دیتنت تێری نەکردم و زۆرترم تین و ئەکاو کەس نەزانێ خۆت ئەزانی چەندە دڵ بێزوو ئەکاو تازە ئیتر سەد ئەوەن دووربین لە یەکتر ناوبڕین گەرچی بۆ خۆشت ئەزانی تێغی دووری موو ئەکاو نازەنینم تاوسە زۆرە و دەرفەتی دیدار کەم ئەم چ کەم کەم دەست ئەداوت و ئەو چەنێ زوو زوو ئەکاو سەردەمێکیش گەر لەگەڵ ماو ناو نەبوو دنیاو چ بوو ئەم عەجووزەی بێبەقاو ڕۆژێ هەزاران شوو ئەکاو نەردی گەردوون شەشدەریشی گەر لە ڕوومان دابەخاو پێکەنە بۆم پێکەنینت جار بەجار جاودوو ئەکاو تازە لاوم هێشتا ئاوزیز ئاوەها مەڕواونە لێم ڕووی دەوران ڕەش بێ واوزوو مووی سەرم چەرموو ئەکاو حەزرەتی عێشق بەرزە هیواو کواو ئەبین و کوا گوماو ناوگێ پێی ئەو کەسەی یەک زەڕە سێ و دوو ئەکاو